وبسایتێکی گرنگم بۆ هێناون کە لە بواری ژیری دەست کرد کارەکە. ئەم وبسایتە کوردیە، ئامانجەکەی ئەوەیە کاتێک کە تۆ نووسینێکی کوردی ئەیتێ ئەو بۆ دەکا بە دەنگ، هەروەها کاتێک تۆ دەنگێکی ئەیتێ واتە ڤۆیسێکی ئەیتێ ئەو بۆ دەکاتەوە بە تێکست بە هەمان شێوە. کۆمەڵە تایبەتمەندی هەیە کە لەم قۆناغەیە لە قۆناغی تاقیکردنەوەدایە، بەڵام بۆ بەکارهێنان گونجاوە. ئەکرێ هەڵەی تیابێ لە دەربڕینەکانە، ئەکرێ هەڵەی تیابێ لە نووسینەکانە، بەڵام بۆم قۆناغی ئێستای کە لە تاقیکردنەوەدایە مۆدلێکی زۆر زۆر باشە لەگەڵ ما بن. ڕێجیستەر خۆمان تۆمارەکەین. خۆتۆمارکردنەکەش بەم جۆرە یوزەرنەیم و ئیمێڵ و فولنەیم و وشەی نهێنیە داخلیەکەیت و دواتر ئەو چوارگۆشەی خوارەوە سەحێکی لێ و ساین ئاپەکەی. سەمە چوونەوە وێبسایتەکەەوە pawan.kr بۆ بەکارهێنانی زۆر زۆر ئاسانە. سپیکتۆ تێکستمانەیە و تێکستیش و سپیکمانەوەواتە قسەکردن بۆ نووسین، هەروەها نووسین بۆ قسەکردن کە تایبەتە تەنها بۆ کوردی. لێرە ئەتوانین ئەو ڕستە کوردی کە ئەمانەیە بۆ مامکە بە دەنگ بینووسین، بەو جۆرە من شتێکە نووسم. پاژەی نووسینەکەمان نووسی بەم جۆرە ئەیکەین بە ئۆدیۆ، ئەیکەین بە دەنگ بزانین چۆن دەرەچێت. سوو بەخێربێن بۆ پیجی سەربەست نەجمەدین لە فەیسبووک و ئینستاگرام و تیکتۆک و یوتیوب و لینکدین و تیکتۆک. سڵاو بەخێربێن بۆ پەیجی سەربەست نەجمەدین لە فەیسبووک و ئینستاگرام و تیکتۆک و یوتیوب و لینکدین و تیکتۆک.